مرۆڤەکان سروشتیان جیاوازە لە مامەڵەکردن و هەڵسوکەوتکردندا، بەڵام جوانترین مرۆڤەکان ئەو مرۆڤانن کە کەم و کورتی کەسانی دەوروبەریان دائەپۆشن و لە جیاتی ئەوەی کە بۆن من بەرامبەرەکەم بشکێنەوەیان کەم و کورتەکانی دەربخەم بۆ ئەوی کە خۆم سەرهێنەمیان لە جۆرێک لە جۆرەکان ناوی ناشرین بکەم، ئەوە گرنگە کە من هەڵەکانی داپۆشم کەم کورتەکانی داپۆشم و هیچ کەسێک کەم و کورتی مسلمانێک داپۆشێ ئەوە خۆی گەورە کەم و کورتەکانی دادەپۆشێت و هاوکاریە بێت لەوەی کە دوور بێ لە ناوزڕاندن لە هەندێک لەو بابەتانەی کە ترکە هەیە. بۆ زیاتر گفتوگۆکردن سەبارەت بە خۆ بە دەرگرتن لە گەڕان بە شوێن کەم کورتیەکانی یەکتردا میوانداری خاتوو بەدریە سوێلیمان کردووە. بانک خواست ماوسا بەدرێ بەخێرەوەی باسێک لە کەم و کورتی بکەین، مەبەستمان چێ لە کەم و کورتی لە کەسانی تردا، بۆچی پەنا ئەبێنە بەر باسکردنی ئەم کەم و کورتیانە لەناو یەکتردا؟ بەنای خۆی بەخشن لێ میهرەبان، سوپاس بۆ جەنابتان بۆ دەرفەتان، دەستان خۆش بێ وەڵبژاردننی ئەو بابەتە. تەبان بەداخەوە تاکەکان یاخود خێزان ئەتوانم بڵێم بەشێک لە کۆمەڵگا بە ئەم چۆنەڵی دەرد و عیلەتەوە ناڵێنێ، ئەگەر بابەتەکە سالم بێ و هاوسەنگ بێ نۆرمەڵ بێ هەمووی ئەوە بێتەوە. لێرەوە من ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام دووبارە دەستخۆشی بۆ جەنابتان. سەبارەت بە کەم و کوڕی یاخود عیب و عار یاخود نەقز لە مرۆڤدا ئەتوانم ئەوە بڵێمەوە قاعیدە بێ بۆ هەموو بەشەریەت، بۆ هەموو مرۆڤێک، بۆ هەموو تاکێک، بۆ هەموو ئینسانێک کە پێوەرێک بۆ خۆی دابنێ کە هیچ مرۆڤێک هیچ ئینسانێک خاڵی نییە لە خەتە، خاڵی نییە لە هەڵا، بێکەم و کوڕی نییە، هیچ یەکێک لە ئێمە نابینە مەلائیکەت. ئیتر ئەو کەسا لە هەر پێگەیەکا بێ، لە هەر پۆستێکدا بێ، لە هەر پلەیەکدا بێ، خاوەنی هەر پیشەیەک بێ، بۆیە خاوەنی کۆمەڵێک کەم و کوڕین، هیچ کەسێکمان هەوری بێپەڵەنین، هیچ کەسێکمان یعنی نابێ وێنەی ژیانی خۆمان وا بکەین کە ئێمە بێخەتەئین، بێکەم و کوڕین، بێهەڵەین، گەیشتوونێتە چڵەپۆپا، ئەبێ هەموو خەڵکی گوێمان لێ بگرێ، هەموو خەڵکی بە گوێمان کە قسەی خۆمان بەڕاست بزانین، بەرامبەرەکانمان خۆش بێ سەدانیان بەرامبەرەکانمان بە پێچەوانەوە سیرکەین یا بە پێچەوانەوە لە خەڵکی بڕوانین. مرۆڤ قاعیدەیەکی هەبێ ئەگەر لە نەفسیدا، لە ژیانیدا، لە مامەڵەیدا وا مامەڵەی کرد کە بڕیار بدا مامەڵەی بەرامبەرەکەی، تەعاملی بەرامبەرەکەی، هەڵسوکۆت لەگەڵ بەرامبەرەکەی لە هەر پێگە و شوێنێکدا کە لە هەر وەزیفەیەکدا کارێک دەکا، چۆنەڵی بە حەساسیەتەوە وەری نەگرێ، بە نۆرمەڵ مامەڵە بکە، بڕیار بدا کە حاڵەتەکان بە ئیجابی هەڵسەنگێنێ، بڕیار بدا کە لە بەرامبەرەکەی کەم و کەسرێکی بینی عوزردا بنێ. بۆ پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ پێویستە بۆ برای مسلمانت یا بۆ خوشکی مسلمانت 70 عوزر بێنیتەوە، بەڵام بە پێچەوانە ئێمە هەمومان پێچەوانی سونەت مامەڵاکەین، هیچ یەکێک لێمە بە ئەندازەی نەک 70 عوزر 7 عوزریش بۆ خوشک و برای مسلمانەکەمان ناهێنینەوە. بۆ یەگەر قاعیدەی دینی پێوەری شەرعی بۆ ژیانی خۆمان، بۆ تەعاملمان، بۆ مامەڵە و هەڵسوکۆتمان بکەین، هەر یەکێک لێمە پێوەری شەرعی ئەنجام بدا، هیچ کاتێک چۆنەڵی بەرکەوتنی نابێ، بە دوای کەم و کەسری خەڵکان ناگەڕێ، عیب و عاری خەڵک هەڵناماڵێ. ئەمە گرنگترینە، پێوەری شەرع بۆ خۆت هەڵبژێرە، ئەو کاتە لە هەموو ژیانی خۆتا سەرکەوتووە بی، براوە ئەبی، تووشی تاوان نابی، تووشی عیب و عار هەڵماڵینی خەڵک نابی. ئەمە گرنگترینە، بۆیە کاتێک تۆ قەراردا لەگەڵ بەرامبەرەکەت عوزر دابنێ، بە شێوەیەکی نۆرمەڵ مامەڵە بکەی، لە نەفسی خۆتا بڕیارت داوە من نامێ ئەم کەسە بشکێنم، نامێ بە عیب لێ وەربگرم، عوزرێکی بۆ دائانێ، ئەوە خۆی لە خۆیدا هەم نەفست ئاسوودەیە، هەم بەرامبەرەکە دەپارێزی، هەم خۆ دەپارێزی، هەم خوای ڕەب العالەمین لەسەر و حەوت و بەقاتی ئاسمانە و ئاگای لە قەلبتە، ئاگای لە دڵتە، ئاگای لێیە کە تۆ چ مەبەست و ئامانجێکت هەیە، ئەتپارێزی کۆسپ و لێمپەرەکانی سەر ڕێگەی ژیانت هەڵەگرێ. ئەگەر ئینسان بەس ئەوەندە لە خۆی بڕوانێ، لە هەڵسوکەوتی خۆی بڕوانێ، لە مامەڵەی ڕۆژانی خۆی بڕوانێ، لە کەم و کوڕیەکانی خۆی بڕوانێ، فریای کەم و کوڕیەکانی بەرامبەرەکەی ناکەوێ، بەڵام بە پێچەوانەوە ئێمە ئێستا مامەڵە دەکەین، بەردەوام فۆکسمان خستۆتە سەر بەرامبەرەکەمان، ئەی بۆ ئاری کەم و کوڕی بەرامبەرمان، ئەی بۆ ئاری بەرامبەرمان، لێ ئەڕوانی بزانی لە چ شوێنێکە، لە چ جێگەیەکە، لە چ هەنگاوێکە، لە چ لەفز و قسەیەکدا خەتەیەکە، هەڵەیەکەکە بە جۆرێک لە جۆرەکان ڕکلامی و بۆ بکەین و ئەی بۆ ئاری هەڵماڵین کە مەهێڵی سوورە لەگەڵانی پیرۆزی ئیسلامە ئەبەد جێگەی نابێتەوە. ماوەسا زۆر مهمە، هەر داوانێ بەشێکی زۆری کیفایەت بێ کە هەندێک جا بیر لە کەم و کورتیەکانی خۆمان بکەینەوە، پێداچوونەوە بە هەڵسوکەوت و کاری خۆمان بکەینەوە، دەزانین کە
ئێمە لەوانش زۆشتی گەورەترمان کرێت تا پەنابەرین لەبەر ئەی بۆ ئاری کەسێکی دیکە ڕخنی لێ بگرینیان بین بڵایەکەینەوە ینی پێداچوونەوە بە خۆمان کاریگەری ئەبێ لەسەر کە هەم ئەیبی کەسی بەرامبەر داپۆشین هەم باسیشی نەکەین بەتەکیرەوە دەستکەوتێکی گەورەیە کار دانیار بێگومان ئەگەر ئینسان بی لە ئەی بۆ ئاری خۆی بکات و فری ئەی بۆ ئاری ئەوتر ناکەی بەڵام یەک پۆینتێکی تر زۆر گرنگە ئێمە خۆی پەروەردگار بە عەزەمەتی و گەورەی خۆیەوە بە دانایی و زانایی خۆیەوە خوایەک ئیتر بە کامل سیفات و مواسەفاتی جوانی و ئێمە گەر بێت و بەس دێ لە بین باسی سیفاتە جوانەکانی خۆی پەروەرێن بکەین ئەگەر بڵێم بە 100 محازەرە ناتوانین بەس ڕاوەی گەورەی خوا بکەین ناتوانین حەقی پێبین بەڵام لەگەڵ هەموو گەورەی خوا پەروەردگار سۆز و بەزەیەکەی داناییەکەی زاناییەکەی ئەم هەموو دەسەڵاتی هەیەی ئەی بۆ ئاری عەبدەکاندا ئەپۆشێ مۆڵەتی پێ ئەدا مەجای پێ ئەدا ستری عەیبەکانەکە ئێمە چین ئێمە بە چاو دەسەڵاتی پەروەرێنەوە چین ئەم خاڵە زۆر گرنگە ئێمە بیر بکەینەوە بۆ خوای گەورە ئەیبی فڵان کەس داپۆشێ بۆ ئەی بۆ ئاری داپۆشێ بۆ ستری ئەی بۆ ئاری منەکە بۆ ئەی بۆ ئارم هەڵناماڵێ بۆ دەبێ من ئەی بۆ عاریف منێکی بێدەسەڵات منێکی هەڵەکار منێکی زەعیف بتوانم هەوڵی ئەوە بدەم ئەی بۆ ئاری خەڵک هەڵبماڵم دڵنیا بە نەس هەر کەسێک بە دوای ئەی بۆ ئاری هەر کەسێکا بگەڕێ خۆی پەروەردگار ئەی بۆ ئاری هەڵەماڵێ ئێمە گەر بنمونە خەتەکانمان هەڵەکانمان تعامل ناتەندروستەکانمان غیبەتەکانمان تاوانەکانمان خوای گەورە سترینەکە داینە پۆشێ یاخود بە جۆرێک لە جۆرەکان گوناهەکانمان دیار بێت یا ڕەنگی هەبێ ئەبێ دەموچاو و ڕوخسارمان چەند ڕەنگ بنوێنێ ئەگەر کێشی هەبێ لەکوێ جەستەی ئێمە توانای هەڵگرتنی تاوان و گوناهەکانمان هەبوو ئەگەر گوناهەکانمان بۆنی هەبووە ئەسڵان ڕوومان ناهات ڕوو لە هیچ مەسلیسێک بکەین بۆیە بەڕاستی ئینسان بەس ئەوەندە لە خۆی بڕوانێ بە خۆیدا بچێتەوە سەیری کەم و کوڕەکانی خۆی بکە کاتێک ڕەخنەت لە بەرامبەرەکەت گرت لە مەواقیفی لە هەڵوێستی لە تەنزی لە تەشەری لە کۆمەڵێک مامەڵەی کە بە دڵی تۆ نییە لە خۆت بڕوانە تۆ مادەم ڕەخنە لە کەسی بەرامبەرەگری هەوڵدە چاکسازی لە خۆتا بکە پاشان چۆنەڵی ئیتیجاهەکەت کەرە ئەو ئەگەر کاتێک بە خۆتا چوویتەوە ڕەخنت لە خۆت گرت عەیبەکانی خۆت بینی بە جۆرێک لە جۆرەکان هەست بەکەم و کوڕێکان کرد ستۆپێگەکەی واز لە کەسی بەرامبەرت هەیە مامسا بەدریە هۆکار چیەک ئێمە پەنا ئەبێنە بەر دەرخستنی کەم و کورتیەکان وەکو باست گرخوای گەورە کەم و کورتیەکانمان داپۆشە بەڵام ئێمە کەم کورتیەکان یەکتر دەرەخەین باسی ئەکەین ئایا ئەمە تێنەگەیشتنە لە ئاینی ئیسلام ئایا ئەمە دوورکەوتنەوەیە لە ئاین ئایا ئەمە تێنەگەیشتنە لە بەها جوانەکان لە مرۆڤ دۆستی لە ڕەچاونەکردنی بارودۆخی کەسانی تر جاری وا هەیە تۆ خۆت کەم و کورتەکەت نابینی بەڵام هی بەرامبەرت ئەبینیت خاتو هۆنیا دەردێکی کوشتنە لە ئینسانە هەیە بە ئیماندار و غەیری ئیماندارەوە کە بابەتی حەسادەتە ئەم بابەتی حەسادەتە جاری وایە شۆڕە بێتەوە بە کۆی ژیانی مرۆڤەکانە پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وەسەلام کۆمەڵێک خاڵ کۆمەڵێک ئاماژە کۆمەڵێک مەترسیە خاتە ڕوو کە بەهێڵی سووریان ئەژمارەکات یەکێک لەوانە غڕور کاتێک کە تۆ ئینسان غڕور گرتتی بەرامبەرەکەت والێکی هەمیشە بچووکەیتەوە بەکەم و کوڕێەوە لێ بڕوانی عجب سەرسامە بەخۆی زۆر بەخۆی معجبە بە توانای بە لێواشاوی بە بڕوانامەی بە بەلاغەتی بەوەی کە خەڵک گوێی لێگرێ بە جوانیەکەی بە باڵای بە سرۆت و سامانی بە هەموو ئەوانەی کە ئێمە مڵکی خواین هەموو شتێکمان مڵکی پەروەردگار هەناسەدان و هەناسەدانەوەمان هەموو نیعمەتەکانی دنیا وە کۆی جەستەشمانی پەروەرێنە یەکێک لە خاڵەکان غڕۆڕە کە ئینسان جاری وایە لە خۆی دەرەچێ عجب کە زۆر خەتەرە کە تۆ بەرەمەرەکەت بە هیچ بزانی معجبی بەخۆت یەکێکی تر لەوانە ڕیایە کە پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەلام ڕەتیە کاتەوە باشە ئەمەش هەڵی سوورە و نیفاقە من لای تۆ ڕوویەکم هەبێ لە پاشەم لە چاڵت بۆڵەکەنم بە میکرۆسکۆپ بە دوای عەیبەکان تا ئەگەڕێم لەسەر سفرەخوانەکەت ئامادەم دوایی هەفتەیەک بە بەردەوامی بە دوای عەیبەکان تا ئەگەڕێم مامەڵەی خێزانەکەت بۆ خەڵکی ئاشکراکەم خصوصیاتەکانت دەرەخەم بە جۆرێک لە جۆرەکانمانە واد لێ ئەکا کەیتر هەم تووشی بەرکەوتنی هەڵەبی هەم ئەوەی کە لە بەرامبەرتە ئەی بۆ ئاری هەڵماڵی هەرچەناوە خوای پەروەردگار ئەوە مەجالە بووە زیاترمان تیشک پێدا کاتێک کە تۆ زەمی بەرامبەرێگەکەی پەڕی زەحمەت و ناڕەحەتی و میحنەتەوە عیبادەتێکت کردووە زۆر بە سانایی و ئاسانی ئەیکیتە تەرازۆکەوە هەم کردەوەکەی خۆتی بهۆبەی هەم گوناهی خۆی ئەو بۆ خۆت ئەهێنی ئەمە بەڕاستی مشکیلەیە یەکێک لە مشکیلە گەورەکانە
یەکێکی تر لە خاڵەکان کامە وەکووتم ئەم بابەتە شۆڕ بۆتەوە بۆ کۆی مرۆڤایەتی بە ئیماندار و غێرە ئیماندارەوە بەس هەیە الحەمدوللا ئیمانی لە چڵەپۆپەدایە سەیتەرە ئەکا زاڵە بەسەریا بەس ئیلا نابێ بڵێ ئینسانی ئیماندار کە باوەڕی بەخوا هەیە ڕوبەڕووی ئەم بابەتە نابێتەوە بۆ ئێستا سەروەرمانە فەرمی عەلەیهی سەلام لە دیکرێوەران و بەیانیانە معەوەذەتەین بخوێنن لە دوای نوێژەکانە جارێک معەوەذەتەین بخوێنن لە نوێژی مەغریب و بەیانیانە 3 جار معەوەذەتەین بخوێنن حکمتێکی تێدایە یا بۆ فەرمی اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلم ونستغفرك لما لا نعلم بۆی کۆمەڵێک ئەو کۆمەڵە خاڵە نەرێنی کە باسمان کرد بەم چۆنەڵی دوعاە بە جۆرێک لە جۆرەکان بیڕەوێنیتەوە بۆیە حەسادە دەردێکی کوشندەیە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر ئینسان ئاگای لە خۆی نەبێ شۆڕک بێتەوە بەسەر هەموو جونگەکانی ژیانە حەز ناکەم بەرامبەرەکەم چاک بێ حەز ناکەم بەرامبەرەکەم سەرکەوتوو بێ حەز ناکەم بەرامبەرەکەم لێوەشاو بێ خاوەن بڕوانامە بێ براوە بێ ئەمانە پێچەوانی ئاینی پیرۆزی ئیسلامن بەڵام بەداخەوە جاری وایە ئینسان ناتوانێت بەسەر نەفسی خۆی دازاڵ بێ ئیلا هەنگاوێکی نێرینی بۆ بەرامبەرەکەی نیشانەدا ئەمە دەردێکی کوشندەیە حەسادەت هەچی کردەوەی ئینسانە ئەی شوات ئەی سووتێنێ کرمۆڵی دەکات لە ناوی ئەبات بۆ ئەمانە ڕوئەدەن نەفس پەروەردە نەبووە بۆ خوای پەروەرێن باسی نەفسی لە واماکە بۆ سوێندی پێ خواردووە بۆ ناوی هێناوە ئەم نەفسە لە وامەی ئەم نەفسە لەو مەکارە کاتێک سەرزەنشتت کرد پەروەردەت کرد تەوعیەت کرد گرتت فرێ کەسانی تر ناکەی بە جۆرێک لە جۆرەکان دەرگانە لە شەیتانە کاتەوە نەتووشی خەتە و هەڵابی زانایان بە 3 خاڵباسی نەفس پەروەردەی نەفسەکەن پەروەردەکردی نەفس باشترە لە تەوبە گەورەترە لە جیهاد لە بەربەرەکانی شەیتان گەورەترە ئەم 3 خاڵە گرنگە پێ بەتەکید لە جیهاد گەورەترە لە بەربەرەکانی شەیتان گەورەترە باشە لە تەوبە گەورەتر بێ کە نەفس پەروەردە بوو ئۆتۆماتیکی ژیان ڕێگە بێتەوە هاوسەنگە بێتەوە خێزانەکان سەلامەتن تاکەکان سەلامەتن کۆمەڵگەکە سەلامەتە خاوەن پیشۆ فەرمانگەکان و حکومڕانەکان بە جۆرێک لە جۆرەکان سەلامەتن بەڵام بەداخەوە زۆرمان ماوە بگەینە ئەو پلەپایە ئومێد دەکەین خۆی گەورە یار و یاوەری هەموو لایەکمان بێ دەرگا لە نەفس وەزائیدن شەیتانەکەین مامۆستا دوورکەوتنەوە لە ئەی و ئاریەکتی زۆر دەبێتە مای تون و تۆڵی پەیوەندی نێوان پەیوەندە کۆمەڵایەتیەکان خۆشەویستی نێوان تاکەکان لە نێوان یەکتریدا مامۆستا ئەگەر یەکێک ئەی بوو ئارەکەشی پێوە بێت ئەم کەسە هەر بە شوێنیەوە بێت و ینی لە سەداسە پێوەی بێت بەڵام باسی بکات هەر گوناهبارە بێت حتمەن وانە بەتەکید عادەتەن کە خۆی پەروەردگار باسی ئەمانەت پارێزیەکەوە پێغەمبەری سەروەریشمان عەلەیهی سەڵات وسەلام لە چەندین فەرموودەداشی تیشکی خاتە سەر ینی ئینسان ئەگەر ئەمانەتی نەپاراست مەبەستم لە پرسیارەکەی جەنابتا گەرێکی خاوەنی خەتەیەک بێ کەم و کوڕیەک بێ هەڵەیەک بێت تۆ سترت کردات پۆشیەوەی ترەوە خۆی گەورە ئەفزەلیێتت پێ ئەو عیبەکانت داپۆشێ بەڵام ئەگەر و کەسا خاوەنی ئەیبێک بوو تۆ بۆ نمونە بە خاوەنی ئەیبێکی دەزانی و کەسێک بە نمونە تۆی باسی قەزانیەوە بۆی باسکردیان نەخێت پێچەوانەکەی تۆ زانی و تا بەرامبەرەکەت نەیزانیوە کە تۆ خەتەعەکەت زانیوە هەستای بە جۆرێک لە جۆرەکان نەمیمەت پێوە کرەمە هێڵی سوورە ئەمە بەڕاستی تاوانێکی هەرە گەورەیە کە ئینسان بە دوای بۆ ئاری خەڵکیدا هەڵ بگەڕێ بەرامبەرەکەت دەگەر خەتەیەکی هەبوو تۆ پارێزگاری لێ نەکردواتە ئەمانە پارێزنی پێچەوانی فەرموودە مامەڵەت کرد پێچەوانی پێوەری شەرعی مامەڵەت کرد پێچەوانی بەلاغا قورئانیەکان و پەیامە قورئانیەکان مامەڵەت کرد کەواتە ئەمە مصیبەتێکی زۆر گەورەیە کاتێک کە تۆ ئەیبی خەڵکت هەڵماڵی خوای گەورە لە قەبارە و شکۆ و ئینسانیەتت کەمەکاتەوە بە جۆرێک لە جۆرەکان کەسێکی ناخۆشەویست دەبی کەسێکی بێزراوە بی کەسێکی ڕەزاتاڵە بی کەسێکە واد لێ ئەڕواندرێ سەیری ئاەتی سوڕەتی نور خوای گەورە بەبێ حیکمت باسی نەمیماکە نەمیمە یعنی چی قسە هێنانە بردن دوو زمانی دوو ڕۆیی منافقی بە دوای داگەڕان خۆی گەورە بۆ ئەو کۆمەڵە ئاەتە سوورەتە ئاەتە کۆمەڵاتی دابەزان بۆ ئەم سوڕەتی دابەزان ئەم ئاەتان هەموو کۆمەڵە ئاەتێکی کۆمەڵاتین بۆ منە بۆ تۆ ئیماندارە بۆ ئەتاکێکە بۆ کۆمەڵگەیەکە بۆ خێزانێکە بەلاغە قورئانیەکان بێ حیکمت نین بۆیە ئەگەر کەسێک خاوەنی خەتەیەکیش بێ هەڵەیەکیش بێ بە بۆی داپۆشین زۆر گرنگە بەڵام کاتێک کە ئەیبەکەی هەڵماڵی دڵنییا بەخوا شکۆت کەمەکاتەوە لە ناو خەڵکە دەبیتە کەسێکی بێزرا و هیچ یەکێک لێکمە وەکوتمان بێکەم و کوڕنین من خاوەن پیشەیەکم
بنمونە دامەزراوە یەکەم هەیە سنتەر یەکەم هەیە ڕۆژانە هەزارەها کێشە دێتە لام ئەگەر من احتیفاز بۆ کتمانەوە نەکەم بۆ نەهێنیەوە نەکەم ئەی بۆ ئارێ و کەسە دانەپۆشم بەدڵ سۆزانە شان نەدەمە بەر ئەو مەسئولیەتە و گرفتەکانی بۆ چارەسەر نەکەم ئیشەکەم ئەرزشی نامێنێ دەمە کەسێکی ناحەباب ناخۆشەویست بێزراو سەدان و هەزاران گرفت و کێشە دێتە لامانە گەرێمە احتیفازی پێوەکەین کەواتە چۆن ئەبی تا کەسێک کە وەسیلەی خەیر و چارەسەری گرفتەکان مام سادەری ئەفو ئەگەر هەر بۆ خۆشیەک شتێک بگەڕمەوە لەگەڵ هاوپیشەکانم لە سەردەمی کۆڕۆنا زۆر بەیەکەوە کۆنتاکتمان هەبوو لە پەرلەمان الحەمدوللا زۆرێک خوای گەورە ڤایرۆسی کۆڕۆنای بۆ کردنە دەرز گەڕانەوە الحەمدوللا هاتە ناوازنەی ئیسلامە زۆر هەندێکیان باڵا پۆشیان کرد هەندێکیان الحەمدوللا دەستیان کرد بنوێژ و عیبادەت یەکێکیان بڕیاریدا لە سەردەمی کۆڕۆنا مامۆستا بەدریە من لە قیامەتا لەسەر پردی سیڕات ئەدگرم ئێوە خاوەنی ئیلمن مادەم خاوەنی ئیلمن و لەم ئیلمەی پێتانە ئێمەتان شارەزانە کرد و هەم فەراغە بوو لە کاتی کۆڕۆنا چۆنەڵی بابەتە کۆڕۆناکەمانە بەستەوە بە بابەتە شەرعیەکەوە کە بێگومان پێوەری شەرعی هەموو شتەکان پشڕاز دەکاتەوە وتی ئێمە دەستان پێوە ئەگرین ئەگەر بێت و لە قیامەت لێرە تەوعیەمان نەکەن لە قیامەت ڕێگەتان پێگری ناڵێن پسنە باش قسەمان کرد و پەیمانی داوی تر لە زەکاتە عیبادەت و هەتا دوایی قەدرن بێکەوە تر ڕۆژگار هاتوڕۆی لە بەرنمەیەکە بێک و بەرنمەیەکمان هەبوو جا ئینسان زۆر گرنگە لە هەموو هەنگاوێکە هەز بە ڕقابەتی خوا بکە لە هەموو هەنگاوێکە هەم بەرامبەرەکەت هەم بۆ بەرامبەرەکەت هەم بۆ خودی خۆت کاتێک ڕۆیشتمە ناو بەرنمەکەەوە پێشەوەی داخلی بەرنامە بم ئەم کەسە پەیمانی بە منداوە کە بێتە ناوبازنی ئیسلام و ئەهلی عیبادەت بێ و ئەمە هەتا دوایی کە قەدەری خوا داخلی پێشتۆ داخلی ئەوە بووم شوێن و جێگەی ئەوەکە بەرنمەکە سێرم کرد لە کاتی مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ قاوەیە خواردەوە کە داخلی ژوورەوە بووم بە شێوەیەک داچڵەکی چۆنەڵی بە تەواوی تێکچوو ئەگەر ئەوەی تر لە بەرنامە هیچ هاوسەنگی نەما تاکو تای مەجلیسەکە عزر و احتیزاری بۆ من هێنایەوە لە ڕێگا دیستانەوە دیجارێکە ئەتزاری هێنایەوە دوای تەلەفۆنی کرد لە پەرلەمان چەند جار ئەوەی کردەوە لەبەر ئەوەی من یعلانی ئەوەم بۆ کردوە الحەمدوللا لە ناو کەس و کار و ئەوەیە زۆر گۆڕانکاری بەسەر ژیانی هاتووە کەڵەن دوای ئەوە لێیانە پرسیمەوە دەوروبەر بە هیچ جۆرێک ئەم کتمانم پارێزگاری لێکرد لەبەر ئەوەی خوایەک بە عەزەمەتی و گەورەی خۆیەوە بەڕاستی قەرارەدا لەسەرم ئینسانە من نابێم کەسە تەکفیر بکەم بێ باوەڕ بکەم بەم دیمەنە زەربەی سفری بکەم وای لێ هات کە چەند کەسێکە دیار بۆ خەڵکی لە ڕاست بابووم بزانێ تێڕوانینی من بۆ ئەو کەسە چۆنە کە بە ئیجابی جوابیامەوە الحەمدوللا بە تەواوەتی هاتە سەر بازنەی ئیسلام بۆیە هیچ یەکێک لە ئێمە بێکەم و کوڕنیە ئەی بۆ ئاری بەرامبەرمانە بینین ئەبێ بە شێوەیەکی وا لێ بڕوانین ئێمەش خاوەنی هەڵێ لە ئەوە تۆ دەرسی لێوە مامۆستا بەدری هەندێک شت دانراوە لایەنی ئیسلامە کە مرۆڤ پێویستە پەیڕەوی بکە ئەمە تا چەندێک ئەبێتە ئەوەی کە کەم و کورتیەکان یەکتر داپۆشین بنمونە کاتێک ئەچیتە ماڵەکە بێ لە دەرگابێ چەند ئەگەر دەرگاکە سێ جار لە دەرگادا نەیانکرێ بگەڕێیتەوە لە ئاین ئیسلامەوە بەڵام کەممان ئەمە پەیڕەوەکەین بەخۆشمەوە ڕەنگە یان ئەوە تا مرۆڤ بێ داپۆشراو بێ چ ئافرەت چ پیاویش هەندێک شوێنیە ئەبێ داپۆشراو بێ ئەمانە هەمووی بەشێک نییە لەوەی کە ئێمە خۆمان بپارێزین لەوەی کەم و کورتی کەسانی تر ببینین و لە هەمان کاتی شادای بپۆشین یانە باسی نەکەین تەوعی دینی گرنگە بەڵام کە تەوعی دینیمان هەبوو کردار گرنگە با من ئێستا بانخوازێکی گەورە بم خاوەن پلەپۆستێکی گەورە بم خاوەن ئیلمێکی گەورە بم خاوەن بڕوانامەیەکی زۆر بم کە لە کردارە ڕنگدانەوە نەبوو بە جۆرێک لە جۆرەکان قورسایی نامێنێ بۆیە ئەگەر ئێمە گەر هەر لە بیداەتی بەرنامەکەش ئەوم باس کرد پێوەرێکی شەرعیمان بۆ کۆی ژیانمان هەبێ شەرع کولەن ژیانی ئێمە ڕۆشن کردوتەوە تەوجیهی پێداوین خاڵ بە خاڵی هەنگاوەکانی ژیانمانە ڕۆن کردوتەوە چۆن هەنگاوانی چۆن مامەڵاکەی لە ڕووی سیاسیەوە پێوەری شەرعی بکە سەرکەوتووە بی لە ڕووی تەندروستیەوە پێوەری شەرعی بکە سەرکەوتووە بی دکتۆرێکی ئەمڕۆ تۆ خەتەئێکی تەندروستیت لێق نەقەوماوە دکتۆرە بەرامبەرەکەت لێ قەوماوە ناکرێت کاتێک نەخۆشەکان دێن بۆ لات نەخۆشەکان بۆ خۆت سەحە بکەی ئەیبی دکتۆری بەرامبەرەکەتی پێ بشکێنی ئێستام حاڵەتە واریدە بۆی لە هەموو پلە و پێگەیەکە هەیە کاتێک دکتۆری بەرامبەرەکەت خەتەئێکی تەندروستی توش بووە کتمانی کە
جارە دوکاندارەکە ژایلات مامۆستا بەدری لای من هەیە بۆ چێکی وەلای فڵان ئەوە هەر ئترەوە خەل ئەوەش بۆ دوکانداری و بۆ توجارەت و بازرگانیش ئانی پیرۆز ئیسلام بەرچاوڕوونیاوە بەجەنابێت نابشتی بەرامبەرت بشکێنی ئەمە هێڵی سوورە کەواتە دکتۆرێک ئەگەر خەتەی بەرامبەرەکەی دەرخست دڵنیا بە ڕۆژێک خۆی گەڕۆ تووشی خەتەیەکیەکە خەتەیەکی تەندروستی چۆژێ بێشێک لە بەرامبەر دەستیامرێ نابێ کاتێک ئەو شکستی هێناوە لەم شکستێدا تۆ بە جۆرێک لە جۆرەکان هاڕێی پێ بکەیت و نەخۆشەکان بە خۆت سەح بکەیت و ئەی بۆ ئاری ئەو هەڵماڵی کەسێکی سیاسی ئیتر ئایا بۆی هەیە هەدەفەکەی نەپێکێ بەلاغێکی هەیە پەیامێکی هەیە لێدوانێکی هەیە بەرنمەیەکی هێنەی پێکابێ ئیتر ئا خەتەکە چۆنە نابێت تۆ بێ ئەم بە جۆرێک لە جۆرەکان گەورێکی نەی پێکاوە ئیتر خۆمای ئینسانە خەتەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێدەچی هەنگاوێکی کۆمەڵایەتیت نابێ سەرکەوتوونە بۆ بیتیایە نابێن بە جۆرێک لە جۆرەکان بەرامبەرەکەت بشکێنی لە هەر ڕوویەکەوە لە ڕووی خێزانیەوە لە هەر ڕوویەکەوە بۆیە مرۆڤەکان ئەگەر پێوەری شەرعی بۆ ژیانیان بەکردداری جێبەجێ بکەن تووشی خەتە بنان ئەوەی جەنابەت باست کرد سەردانێکی کۆمەڵایەتیە چوونە ماڵانە پەیوەندی خزمایەتیە داوەتکاریە سەفەر و سەیرانە سەردانێکە بە جۆرێک لە جۆرەکان کە کۆمەڵێک سەردانی جیاوازمانە لەم خێزانەکانە بە پێوە شەرعیەکە کردت ئەو کاتە نەبەرامبەرەکەت والەیەکەی خەتەکانی دەربکەوێ نەتۆش ئەبیتە هۆکارێک بۆەوەیکە ڕابکە زۆربەی کێشە کۆمەڵایەتەکان ئێستا حلە بەیانی لەبەر ئەوەی ئێستا خەڵک ها دوورەکەوێتەوە حەزی لە تەنیایە زۆرێک لە هۆکارەکانەوەیە کە تەباییە نەماوە کە ئەو برایەتی خۆشەویستیە نەماوە من میوانێکم هەیە خەمی ئەو مەکەم و کورتیەکانم ببات بۆ دەرەوە وەڵاجا خصوصیەتەکان بەداخەوە ئێستا ئینسانە عنی من زۆر جار لە بەرنامەکانە ئیشارە بە وایەم جاری وایە خێزانێک بە دڵسۆزانە کاردانیار کاتژمێر شەشی بەیانی و هەڵستی ئامادەسازیەکە بۆ خوانێک میوانداریەکە جاری وایە گاتە نزیکیەک ئەم کەسە میوان دۆستە میوانداری لە تۆ کردووە دڵی بۆ تۆ کردوێتەوە ماڵی بۆ تۆ خستۆتە سەرپش کولفەیەکی دارایی سەرف کردووە تاقەیەکی مرۆیی بۆ تۆ سەرف کردووە سینە سافی بەرامبەر کردووی ئەم خاوەن ماڵە کۆمەڵی خصوصیاتی هەیە خصوصیاتەکانی مامەڵی لەگەڵ خێزانی لەگەڵ دایک و باوکی لەگەڵ مناڵی جۆری ماڵەکەی جۆری سارەکەی جۆری جلوبەرگەکەی جۆری قسەکردنەکەی جۆری تەعاملەکەی ئەگەر بە نۆرمەڵ لێ نەڕوانی ئەم خصوصیەتانە جاری وایە لە بەرامبەر واتۆتە دەر لە بری ئیجابیات ئەی بۆ ئاری ماڵەکە هەڵماڵدراوە لە زەم و زەمکاری بۆ سفرە خوانەکەی وە پاشخان بۆ بابەتەکانی زۆر بە کورتی هەندێک جار هەندێک کەم کورتی هەیە پێویستە بە شاز لە شازەکان بەنهێنیش بێ باز بکرێت بۆ لە مەسەلەی هاوسەرگیری ئەوانەیە کەسێک کە پرسیار لە تۆ ئەکا تۆ لە سەداسە دەزانێت کۆمەڵێک کەم و کورتی هەیە پێویستە بگەێنێت بۆی دوایی ئەنی ئەم خێزانە کە دروست و تووشی گرفت دەبێت یان تۆ بە ناڕاست نیشان نەکرێکەوەی کە تۆ وتوتەوانەوە بۆن ئەمەشەر بۆ خۆی گرنگە هەندێک جار پێویستە مەسەلەن بابەتی هاوسەرگیری بابەتێکە لەبەرەوەی ژیانێکی دوور و درێژە ئاینی پیرۆز ئیسلام ڕێگەی بۆ بابەتە داوە کاردانیار بە نمونە من کە خاوەنی کۆمەڵێک سیفات بم سیفاتێکی نەرێنی دڵپیسی ڕەزیلی تەعامل ناخۆشی ها طبیعەت دەڵێن ڕێژەی نەگۆڕە بۆ پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت دین و ئەخلاق دین بۆ خودی خۆمە ئەمە باگراوندە دینیەکەمە ئەخلاقم مامەڵەم هەڵسوکەوتم لەگەڵ جەنابتانە بۆ ئافرەتێک چۆ لای پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەمەوێ هاوسەرگیری لەگەڵ فڵانە بکەم یەکێکی تر بە هەمان شێوە بە یەکێکیانی فەرموو یەکێکیان دایم گۆچانەکەی بەدەستە واتە طبیعەتی توندە عەسەبیە ئینفعال و هەڵچووە بەم پەیامە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام بەرامبەرەکەی تێگەیاند کەمە کەسێکی تند و تیژە باشە گۆپاڵەکەی بەدەستەوەیە گۆچانەکەی بەوی تریانی فەرموو پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وەسەلام دەستی قونجاندووە واتە ڕەزیلە بۆیە گەر کەسێک خاوەنی خەتەئێک بێ لە بابەتی هاوسەرگیریە نابێ ئەم بابەتە بشاردرێتەوە ئەگەر بشاردرێتەوە توانە بڵێم تاوانە بەڵام بابەتی ئەخلاقی هێڵی سوورە بۆیە ناوێ بە جۆرێک لە جۆرەکان گەورە بکرێ و شکۆیم ئیسانە پارێزرێ ئەگەر کەسێک بە نمونە داخوازیەکی هەیە تێبینی کرد لەسەر بابەتی ئەخلاقی هەیە ئیتر شۆڕیەکەینەوە ئەخلاقیەکە شۆڕیەکەینەوە بۆ بابەتی توشکم ئەو کەیسانەمان لایە ئەم ئەو کەیسانەمان لایە جاری وایە گەنجێک بە کچ ئەژمارە خۆ بۆ خۆتانی جێ دێڵم بەڵام ئەمە لای من کتمانە
ناتوانم بڵێم ئەمە لە ئەخلاقیاتیم کەسە بڕوشێنم لە ئەخلاقیاتیم کەسەبم بەڵام ئەڵێم ئەمە بە تۆ ناشێ کۆمەڵک سیفاتی لەگەڵ تۆیان نەگونجاوە بەڕای من هەنگا بۆ شوێنێکی تر بنەی لەبەر ئەوەی تەبیعەتان بەیەکەوە نەگونجاوە هاوکوفیەتتان نییە شەرعیش جەخت لەسەر بابەتی هاوکوفیە دەکات. بەڵێ سپاس بۆ خات و بەدرێستی وێلی بەم خواست کە لەم تەوەرا لەگەڵمانە بوو سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ سناریشتان دەستخۆشی